خەیدا دەیدا دەیدا کاڕوانم لە دوورەوە کاڕوانم لە دوورەوە چرەخانە سلەیمانی کاڕوانم لە دوورەوە چرەخانە سلەیمانی لە جوانترین تابلۆچێ چیە و باخشە و گۆزەکانی ئەیدا دەیدا شەوان 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 شەقامی پڕنما کریستاڵی تریفەیە شەوە شەقامی پڕنەما و کریستاڵی تریفەیە چی بکەم دڵم نایە ئەم خاکە جێبێڵم شەوان شەقامی پڕنەما و کریستاڵی تریفەیە دڵم پەروانە ئولفەتی دڵم پەروانە ئولفەتی ئەم شارە زۆر گەری هەی بارانە و بارانە ئەی هەوای باران چنێ خۆشە ئەی هەوای باران چنێ خۆشە وەی بارانە و بارانە ئەی هەوای باران چنێ خۆشە گیان هەوای باران چنێ خۆشە ئەرێ دەیدا لایە گۆنای نازەنین لانی وەی شەودا ئەی هەوار لانی وەی شەودا هەی بارانە و بارانە ئەی هەوای بارانی دێشە و ئەی هەوای بارانی دێشە و ئەرێ لایدا پایە چاکەی هەی بۆ کوڕاپەڕێ لە خەو هەی بۆ خۆشەویستانی گەڕای میدیا سڵاوتان لێبێ خۆشحاڵم لە بەرنمەیەکی تایبەت و بەرنمەیەکی تەواوکەری بەرنمەیەکی پێشووتر کە بەهۆی خەلەلی تەکنیکی و کێشەی تەکنیکی کارەبا بەرنمەکەمان بچڕا و من ئەتوانم بیگەڕێمەوە بۆ بەدبەختی هونەرمەندە میوانەکەم کە مامۆستا کاروانە بەڕاستی من لێتان ناشەرمەوە لە کۆمەڵی دەردەدڵا بووین ڕازی دڵمان زۆر هەڕەش لە بەرنامی پێشووە مامۆستا کاروان ئەحمەد ئەو هونەرمەندەی کە لە پشتی سەرکەوتنی زۆرێک لە هونەرمەندانەوە ئەویش بامان شێوە بەڵام هەتا ئێستا شوان سوبەختی لە بواری هونەرە بەڕاستی زۆری ئەتوانم زۆری بگەڕێنەوە بۆ کەناڵەکانی ڕاگەاندن خۆتان زانای کەناڵەکانی ڕاگەاندن لەم شار و لەم مەملەکەتەیە پێشەوەی ئەم جۆرە کەناڵی ناڵە هەر کەناڵەکەی ئێمە بانێکیم بمنێت پێشەوەی کۆمەڵی کەناڵی کۆی ئمە بکرێتەوە هەر بۆ چەند کەسێک بوو ینی بە 50 ژمێران بەحساب هەروانە هونەرمەندن ئەم بۆی بیرمان لەوە کردەوە کەناڵێکی لەو شێوەدا بمەزرێنین کۆمەڵی هونەرمەندەیە ئەوە پەرایزەخران کۆمەڵی هونەرمەندەیە دایمە مافخورا بوون لەبەرەوە خۆشحاڵم بەرنامەکەمان تەواوەکەی نەمیوارەیە لە خزمەتانم بیسەرانمان لەسەر شەپۆلی FM 94.1 بینەرانمان لە کەناڵی گەڕانێزی بیسەران و بینەرانمان لە سوۆشیال میدیا
کە ئێستا ڕاستەوخۆمان بینین بە خێراتنی هەردوو هونەرمەندی هاوڕێ و براو خۆشەویستم کاکاری فۆزیەکەم بەخێر بێ کاگاریچیان سواز بۆ تۆ کە دایمە مادووی لەگەمانە سواز بۆ مامەساکاروان جان بەخێر بێ لە بری تۆ پێشەچێکم باس کرد لەبارەی دەردەدڵەکانمان بەڵام ئێستاش هەر بۆت هەیە هەرچی لە دڵێ هەڵی ڕێژی ئەو مایکێتر سەوت دەرەگری ئەمایان دانی بگۆڕێن مامۆساگیان کاک جەزاییان بەڕاستی یەکێکم لەو هونەرمەندانی کە هەل و شانس و ئەو بارودۆخەی کە بۆ کەسانێک گونجاوە بۆ من نەگونجای ترە هەڵبەتە ئەمە حەقیقەتێکە ئەبێ دان بەڕاستیا بنین هەندێک جۆرێکیان ببوورە پێدەڕم جۆرەشیان پەیوەندی بە شانسەوە جۆرەشیان پەیوەندی بە هەندێک سەنگینی هونەرمەندەکە خۆیەتی مەسەن تۆ لەوانەوەت نەکردبێ برادێک بەسان کریپێکەوەی دڵم زۆر تەنگە بەڵام کەسی دەگە دڵی تەنگی چی وای کەس زۆر جوای دڵی تەنگ بواری ئەو لە هەرچی حۆری باشە لە چوادری وڵات دڵم زۆر تەنگ بە ئیغرا و کۆمەڵێک کلیپی سیر و سەمەرە و هەندێک بۆ دەرکەوتووە بەڵام گلێژ مەکە زای بۆ هەندێک لەو هونەرمەندانە یەکەم جاکە کلیپەکەی بڵاوکاتەوە پۆزی پێوەڵێ گەیشتە 1 ملیۆن ڤیو بەڵام باوەڕم پێ بگەڵی بەفرکە لە بەهارا بەرە زوێتێتەوە یەسەر دوای مانگێک دا ئابزێتەوە کەسە گۆرانێن هەر گوێ لێ ناگرێت تێ ناکەم وەڵاهی کاک جەزاگیان ئەگەڕێتەوە بۆ خەڵکی ئێمە ئەمڕۆ بە تایبەت ئەم سەردەما تەژیعی شتی خراپەکات یعنی تەژیعی کاری ناهونەریەکە تەژیعی بەڕاستی شتی گاڵتە جاڕیەکە یعنی ئێمە کۆمەڵگاکەمان پاداشتی شتی باش ناکە پاداشتی شتی خراپەکە ئەجنابێ هەر بەڕاستی ئەمە هۆکارێکی سەرەکی من بیرم یەت کاک جەزاتۆ ئەمە مادیز نییە بەڵام تۆ ڕۆژێ لە ڕۆژان ئالێرە لەسەر ئەم جادەی شەقامی سەرایە دوکانت هەبوو آخر مۆدێلی سیارەت هەبوو آخر مۆدێلی سیارە بە هونەرەکەشی نەژابوو خۆت هەر خاوەنی امکانیەت بوو کەسانێ بوون ڕێزم هەیە بۆ جەنابێت لەوانەیە لە ماڵیانە بەس تەنها ئەسپ و جۆ درێژ بۆمانە بەسرا بێتەوانێ خەوی بۆ بینیۆ ڕۆژێ بی بە خاوەنی ئۆتۆمبیلێک ئێستا یعنی سیرەکەی یعنی چۆن ئەڵێی ناسراوە لە ڕووی مادیە و بە هونەرەکەی ئەژی ئێمە گرنگەوەی ئێمە خۆمان پێگەیان ئێمە بە ماستاوچێتی نەهاتینە پێشەوە ئێمە تۆ ئێستا کەسێکی بەڕێزی وەکو تۆ ئێستا بووە خاوەنی کەناڵێکی گەورە بوویتایە کەناڵێکی کە ئەو سەر بە و بیرروباوەڕێکی خۆت هەتامانێ ئەبوایە سەحەبی ئەو کەناڵە بوویتایە ئەبوایە ئێستا بەڕاستی ینی هونەرمەندێکی گەورەی وەکو تۆ کە چەند ساڵە خزمەتەکەی کە کولتوری هونەری کوردی تۆ لەم شاریا زیندوو کردوێتەوە ئەوایە بە هەموو لایەک دەستی تۆی بگردایە من بیرم یە ئەو کامێرامان کاک بورهان ستان ئێستا کە خۆبەخشە لەگەڵ بڕوا بکە کارمەندی کەناڵ هەبوو کەناڵی ئێستا زۆر پێشکەوتوشە و زۆر ناوداریشە ئەهاتن کارمەندەکانی هاتن پرسیاریان لە کارگرانەکرد بۆی کامێرایان فێرکات چۆن فێرە بن ئەهاتن بۆ شوێنەکانی ئێمە ئەیان و کاکە کلیپمان بنێ کاکە ئێمە بەرهەمان نییە ینی ئێستا زۆر بە بێمنەتانەوانێ دەستی کۆمەڵی گەنجیان گرتووە کە هیچ لە کەناڵەکان نبوون بە کادێری هونەری هەر لەسەر ڤیو لەسەر کۆمەڵێک شتی سەقەت و گۆرانی بێژ هەیە لە کەناڵێکی عەرەبیان مقابلە کراوە دەنگینە شاز بووە پیان و تۆ بڕۆ خوا حافیز لێرە لە کەناڵە کردوانە بە تۆ کاکارۆن جەنجاری پێشوو لە ئەو بەنامەی کە تەواومان نەکەی باسی کلیپێکمان کرد کە هەڵوێستێکی جوامێرانی خۆتە بە دوومە بەس یەکەمیان بە لە دەستدانی هونەرمەندێکی ئازیز و خۆشەویست کە عتا چاوشین برا و خۆشەویستی هەمومان بوو کە کۆرۆنا بەڕاستی لێ هەڵبژاردین چەند هونەرمەندێکی لێ سەنگدین لەوانە کاگەمجەد کاک عتا چاوشین سابیر کوردستانی ڕەحمەتی و چەند کەسێکی تریش تۆ هەڵوێستێکی جوانی نوادۆ دیارە دوومە بەستێ بۆ یەکەمیان وەکو وەفایەک بۆ هونەرمەندەکە دومیشیان بۆی خەڵکی ژوشار بێتەوە ڕەنگە خۆی بپارێزێ لە کورۆنا ئەمە چۆن بەگەبەمان باس بکەیت و کلیپەکەش پێشکەش دەکەین ئێستا هەزگەری پێشا با کلیپەکە پێشکەش بکەین نەوەکو بەختمان نەبێ وەگوتاری بێش وازێکمان بەسەرا بێت کاک ڕێباز ئەگەر ئامادەی لە کۆنتڕۆل کلیپەکەی کارۆن من پێشکەش بکەیت کە وەفایەکە بۆ هونەرمەندی کۆچ کردو و هونەرمەندی ڕەوانشاد هەمیشە نامانەی عەتا چاوشین
شهر خاڵی شەقام خاڵی ئەی خوایە من بۆ کوێ بڕۆم ماڵ خاڵی کوچە خاڵی ئەی خوایە من بۆ کوێ بڕۆم من بۆ کوێ بڕۆم کۆچیان کرد ئازیزانم دەستە دەستە ئەی خوایە شارەکەم چەند ناخامۆشە کۆچیان کرد ئازیزانم دەستە دەستە ئەی خوایە شارەکەم چەند ناخامۆشە ژووری سەردمان چەند بێوە مەتوو بێدەنگە ئەی خوایە ڕەحمێ بکە بەم دڵا تەنگە بەم دڵا تەنگە شەرم بۆچی وا بێدەنگە بۆچ خەمینە وەرە ئازیز هێشتا شەرم گەلێ ڕەنگینە شەرم بۆچی وا بێدەنگە بۆچ خەمینە وەرە هاوڕێ هێشتا شەرم گەلێ ڕەنگینە بێگەڕێوە تا ژیهان بێگەڕێتە دەنگی عود و سازونەی بزرێنگێتە بزرێنگێتە کاکەڕۆنجان دەست خۆش بێت بەڕاستی من وەفایەگە بینمەوە لە هەڵوێستێکی برایانەیەکەی بینمەوە لە تۆیە بۆ تۆ لە زۆر شتی تریشا بینیمی لە کاری خۆبەخشوانەیە دەست خۆش بێت ئەو فکرەکەی هەر خۆت ینی حەزەکەت ئەو بەرهەمە تۆمار بکەی یا کەسێک لە پشتی ئەوە هەبوو کاک جەزاجان من هەمیشە کارەکانی من هونەرەکەی من جیاواز بووە لەو ستایلی کە زۆربەی هونەرمەندان گۆرانیڵێن زۆربەی هونەرمەندان کە گۆرانیڵێن بۆ دڵخۆشکردنی خەڵگەیڵێن ینی بۆ کاتێکە و ئەڕوات بەڵام من هەستم کرد هونەر بەبێ پەیام نابێت هونەرە بێ پەیامێکێ بێ پەیامی ئینسانیە بێ پەیامی مرۆڤایەتیە بێ پەیامی هونەری هەبێ پەیامی کلتوری هەبێ پەیامی وەفای هەبێ یعنی هونەر خۆی خەسڵەتێکە ئەگەر لەمە ئەم سیفەتانەی تیانە بێ هونەر نییە یعنی ماملەی گەورە حەسەن زیرەک ئەمانە سێکە ئیلا لەش ئەو ماملێ بەتایبەت ئەو هۆنراوە بەرزانی کە یاریەکە بۆ گۆرانیەکانی هەمووی یعنی پەیامیشی هەیە بەڵام ئێستا ئەمڕۆ سەیرەکەی هونەر بووەتەوەی کە چۆنەڵی بۆ لە پێناوی ئاواز و دەنگەکەی بڕگەکان دەرگایەکە بۆ کردنەوە پێدەبڕم خەجاڵەتم ئێمە لە کۆمەڵی هونەری میلی لەگەڵ کاکبوران و هاوڕێکانمە بە درێژای چەند ساڵگەکاری خۆبەخشمان کرد لەگەڵ کاگاریوانە دەرگایەکمان کردەوە مەسەن بۆ ئەو هونەرمەندانە بۆی بتوانن بژێوی ژیانی خۆیان دابین کە ئەوش بەچی ئەومان داهێنا کێسا پڵێن لایڤ موزیک ئێمە یەکەم جار چوینە کافتریاکانەوە ڕێچکەی ماشکان بەس ئێستا قسەی تۆ بیرەخاتەوە کۆمەڵی هونەرمەند ئێستا فێر و بەس جیرفانی خۆی پڕەکە هەموو شەوێک جیرفانەکانی پڕەکە لە پارە هەموو شەوێ خەرجی پارە پیاکردنە بە هونەرەکە کێت بۆ کۆمەڵی هونەری میلیش ئەڵێ من هونەرمەندم بەڵام ئاخر کاکەجان تۆ کاسبی بە قوربانە ئەوێ پێناسی هونەرمەندانی میلی وەربگرێ ئاخر براکەم تۆ لە چ کارێکی هونەریە بەشداری کردووە لە کارۆنجم فەرموو دەست خۆش بێت کاک دیاریجان پێم بەڵام من هونەرمەند مەمەیە مافی ئەندامەتی وەربگرم بەڵام لە کاتێک هەیە ئەو برادەرە ئەم هونەرمەندە ئازیزە لە کەسابەت زیاتر کە خەریکی جیرفان پڕکردنی خۆی بووە ڕۆژە لە ڕۆژان لە یەک کاری مرۆڤانەیە یەک کاری خۆبەخشە یەک کار بۆ نەخۆشانی تالاسیما بۆ مناڵانی نەخۆش بۆ شێرپەنجە بۆ کەمپینێکی مرۆڤایەتی بۆ کەمپینێکی نیشتیمانی بۆ بۆنەیەکی نیشتیمانی و یادەنەتەوەیەکان بەشداری نەکردووە بەس پارە پەیاکە ئەڵێ من هونەرمەندم آخر ئەمە خەڵسەتێکی هونەریتەیەکە کاروان ئەمە ئەکرێ نایبنێ هونەرمەند ئەو قسەی تۆ کە تۆڵی هونەر پەیامە ڕاستەکەی پەیامە ئەبێت تۆ لە وڵاتان هونەرمەندێک لە هونەرمەندە زۆر ناودارەکان کۆنسێرتێکەکە داهاتەکەی یەکسەر بەخشە بە نەخۆش شێرپەنجانی چەندی میلیۆن دۆلارە بەخشێ لێرە ئامادە نییە ئەم برادەرە بە ڕێزە
بەڵام لە کاتێکە کە یاسایەک داهێنرێ ئەنێ لای موزیقە دەغە بکرێت یاسا هانە بۆ مێنە کاکەوە هەڵوێستانە بێت و نێڵن پێمان داخەن ئەی تۆ چه هەڵوێستێکە بۆ بەرامبەری هونەرمەندان چ هەڵوێستێکە بۆ بەرامبەری هاوڕێگانە ئەو تا تۆ هەڵوێستێکە بۆ بەرامبەری هاوڕێگەی خۆت کە کلیپەکەت بۆ کردو بەڕاستی من دەستخۆشی دێت سپاس دەکەم جا من مەسات و چۆن ئەڵێ بەڕاستی تراژیدیای ئەو بەرهەمە بۆ باسکەم من لە کەسێکی بەڕێز خێرخوازێک و ناودارێکی خەڵکی ئەم شارە کاک عومەر زۆراب کەسە خزمی هونەرمەندی گەورە خوالی خۆش بوو عەتا چاوشین بوو هاوکاریکی مادی کردم بەڕاستی شتێکی بڕێکی کەم بوو بە پینە و پەڕۆ ئەو بەرهەمە ئەو گۆرانیم بەرهەم هێنا لە بەڕێوەبەراتی ڕۆشنبیری هۆڵی هونەر ستۆدیۆیشان هەیە بەڕاستی من لەگەڵ ئاسفێک و لەگەڵ کۆمەڵێک کەسا ڕێکەوتم کە بڵێن بۆ نمونە بە نرخی $200 ئیشەکەم بۆ بکەن و کلیپیش 3 وەرەقە و 5 وەرەقەیەکی تێچوو من بەڕاستی یعنی ئەمە بەڕێوەبەراتی ڕۆشنبیریە بۆ ئەرکی ئەوان بوو کە من بۆ هونەرمەندێک بۆ کۆچی دوای هونەرمەندێک ئەم شاکارم هەیە ئەم ئیشە جوانم هەیە ئەم کارە هونەریم هەیە لە ڕووی ئینسانی و سەیر دەکەم ینی بەڕاستی لەبەرەوەی کەم کەسێک لەو شوێنە بوو ئەی من مصرفێکم کردووە لەو ستۆدیۆیە هی حکوومەتیشە على ئاساس داوای مافی خۆی کردەوە پەیوەندی نییە بە منەوە بەڵام هەموو کلیپەکەیان ڕاگرتم لەسەر ئەو بابەتە بڕوابکە ئێسش کاکە ئەڵێم من بەرهەمێکی باشە داوا لەم خەڵکەکەین ئەم کۆمەڵگەیە ئەکە خەڵکی ڕۆشن بیر کاکە هونەرمەندێکە کە پەیامێکی ئینسانی هەیە گەکارێکی هونەری جوانە کات بۆ وەفایەک بۆ هونەرمەندان دە ئێوە سپۆنسەریکەن دێ ئێوەش کاکە بەسەری بکەنەوە کاکە لایڤ میوزەکان لایڤ میوزیکەکان ئەوانەی خەڵکی سەقەتە و ئەوانەی کەلیماتی سەقەت ئەڵێ و ئەوانەی کە ڕێزم هەیە ینی هەر هونەرمەند نین سەیرەکەی ئەوانە هەمووش لایڤیانەیە کەسانی هونەرمەندی کە ماسی خۆشم ناکەم باسی زۆر کەسەیە ناسر ڕەزازی گۆرانی هەیە ساڵە های ساڵی هەیە نەجمەی غوڵامی گۆرانی تری هەیە سەیرەکەی لە لایڤەکانە خۆی خاوەنی گۆرانەکەی نەجمەی غوڵامی لایڤی نییە ئەوەی کە گۆرانەکەی ئەوڵێتەوە ئەو لایڤیە یعنی من تیە ناگەم ئەم کۆمەڵگەیە چییە کاکەڕم ببورە من یەک دایمە وتەکانی کاگمیدیا من لە زۆر بەنامە باسەکەم یعنی شعرەکانی وتەکانی ئەمنە بە پێز و بەهێزن لە شوێنەکە لە شعرەکە ئەڵێت دڵ لە زەمانێک دێشێ نەزانە باتە پێشێ زێڕی من و زیوی ئەو بە یەک عیارە کێشێنی تەناندی ئەوەی کە زێڕەکەش وێ لەگە زیوە فەرقی ئەمە یەک دومیشان بە نوکتەش بۆی جێڕاوەتەوە وتی حەسەن زیرەک هەتاک و کۆچی دوایی کردی یەک بەس ئەرز نەبوو تیای بحەسێتەوە خۆتان نەزان گەڕی دێ بۆ لێرە برادێکمانەیە زۆر دەنگی ناخۆشە وتی ئەو 200 متری ڕوکنی بۆ دەنگە ناخۆشە وەرگتووە وتی هیتە قڕ بەسەرمە بات خۆ بە دەردەدڵەکان زۆرە مامۆساگیان بۆیە من ئەم گۆرانیشم بە تایبەت بۆ هونەرمەندی گەورە عەتا چاوشین و ساویر کوردستانی وتووە ئەو هونەرمەندێکی میلی بوو بەڵام ڕۆشنبیر بوو هونەرمەندی میلیمان بەداخەوە بە کەم زۆر تاکتاک هەیە هونەرمەندی میلی بێ و ڕۆشنبیر بێ کەسانێکی وەکو بەڕێزتۆ هونەرمەندێکی میلیت ڕۆشنبیریت باگراوندێکی ڕۆشنبیریت هەیە هونەرمەند عەتا چاوشین مامۆستایەک بوو باگراوندێکی ڕۆشنبیریە بوو زائیدەن مێژووشی پاک بوو بەڕاستی یعنی ئەو هونەرمەندە یعنی کە ئەو بینی یعنی ڕۆژە لە ڕۆژان کەسێک ملاحەزەی لەسەر نەبوو بڵێ ئەها هونەرمەندە یعنی چۆن ئەڵێ ئەو هەڵی هەبووە نەیبووە بەڵام یعنی من ئەوە ئەڵێم بەڕاستی ئێستا کەسانێک هەیەسێکڵێ بەس باوکم هونەرمەندە ئەخ تۆ چۆن لە ڕوودیەوا بڵێ لە کەناڵێکی تەلەڤیزۆنیاڵە بەس باوکم هونەرمەندە من بەس خۆم هونەرمەندم ئەوانەی کە خەمە ژێر قاچ و پێوە یعنی بەڕاستی ئەمە چه فەرقێکی هەیە لەگەڵ ئەوەی کە کچە مۆدێلێک باسی ڕیکلام بۆ لە شولاری خۆی بکات یعنی چی جیاوازی هەیە ئەو وەکو ڕیکلامە وایە بەڕاستی یعنی معقولە تۆ بە خۆت بڵێ بەس من هونەرمەندم قەیناکە بێ کەسی هیچ کە پێ و احترافە پێ بکات زۆر سپاس ئەچینە لای گۆرانیەکان بۆی دەردەڵەکانمان کۆتایی پێبێنین کاکە فاروق شارۆ هاوڕێی هەمیشەی بەرنامەکانمان چ گۆرانیتان ئامادەیەوەتوان ئامادەی بکەن من سڵاو ڕێزمێ بۆی کاکە ڕێبوار مەدحەتی خۆشەویست و هاوڕێمان هاوڕێی زۆر خۆشەویستمان مامۆستا ڕێبوار لە سەرکەوتوو بن کاک زاگۆڵ هونەرمەندی ڕاستەقینەی گەلەکەمان بە خەراتی میوانەکان دەکەم سپاس دەکەم سپاسانەکەم ئازان و خۆشەویستان ئەچینە لای یەکێ لە گۆرانەکانی هونەرمەند کاروان ئەحمەد بەیەکەوە خۆشەویستانم ئەم بەرنامەیە ڕاستەوخۆ پێشکەشەکرێ ئێوە ئازوو خۆشەویستی بۆت پرسیارەکەتوانن لە هونەرمەندەکە یا
هەر پێشنای لە بەرنامەکە هەتا پێویستی بکەم بە هەست ژمارە مۆبایلی گەڕای میدیاوە 0771 471 54 و یاخود ژمارە مۆبایلی 0750 727 35 35 یاخود ژمارە مۆبایلی 0771 891 75 75 کوچەی تەنیا و یەگرم کوچەی تەنیا و یەگرم هەرگیز بەری نایەم بەری نایەم بەری نایەم کوچەی تەنیا یەگرم هەرگیز بەری نایەم بەری نایەم بەری نایەم بەری نایەم دڵی پڕێش دڵی پڕێش لەسەر ئەژنۆی بێهێز لە نایەم لە نایەم لە نایەم لە پێناوی عەشقی تۆدا لە پێناوی عەشقی تۆدا نۆشی مازارەی بێ مرواد لە پێناوی عەشقی تۆدا نۆشی مازار ئەی بێ مرواد کەچیە ڕۆی کەچیە ڕۆی دڵی کوژرا دڵی کوژرا مەکەی لەگلا منە و کەسە هەموو ڕۆژێ ئەژی ماراژی منە و کەسە هەموو ڕۆژێ ئەژی ماراژی ژیانی ئەمڕۆ مەفرۆشم بۆ کڕینی نانی سبەی ژیانی ئەمڕۆ مەفرۆشم بۆ کڕینی نانی سبەی دیسان هاتوومە هادار ئەژی ماراژی ئەمڕۆژ دیسان هاتوومە هادار ئەژی ماراژی ژیانی ئەمڕۆ مەفرۆشم بۆ کڕینی نانی سبەی لێم ناکرێ خاوەنینە لێم ناکرێ لێم ناکرێ خاوەنینە لێم ناکرێ خۆش بێ دەم خۆشکا کاروان
کاک فاروق شارۆڵە ماشەڵڵا دەنگی خۆشە فەرێم ڕێکەوت شێخانەڵە هیوای سەرکەوتن بۆ مامۆستاکاروان و هەروە گوڵ و دڵی بۆ نادووی کاکە ڕێکەوت شێخانی کاکاروان لە ئاهەنگی بڵین شایشتا کەمترە بینم یا ئەوی کە پێڵین لێرە حەفلەی زەوا جوانە کەمتر بینیم من وەکو خۆم بەڵام ئەوەی کە بیستمە تۆش زۆر دەمێکە لای مۆزیکەکە ینی پێش زۆر کەس پێش بەڵام والله من زۆر بەڵام ئەزانم گلەیلت لە ڕاستەخۆ تیرمەنە بێچەکە لێ عادز پێ کەسێک بڵێ لەوەکانی کەسێک بێت بڵێ تۆ لە مەبەستی مناڵم بێ زەحمەت ناوی تۆ مێ ناو ناوی کەسم لێنەوە ناڵێت من هونەرمەندێکم ئێستا هونەرمەندی خۆشەویست لەوانەیە ئەمیر حەسەن گوێی لێ بێت یا بیبیستێتەوە يعني هنرمندي امير حسن قال يموت النونا يعني ما لا من حسن زين شو انا زين شو انا باش يكرو هنرمند من السردبي هنرمند امير حسن اقول يعني لا ميوزك ما كدو بيكوا او يعني يوتم او شايتك يا باشا تسمم زين باش ايش ما كدو بلام زور هنرمند هبوا زور خاون كنال هبوا زور موزيسيان هبوا طبعا رزمي بو او كاخوي ليري كاغاري بس مونيا يعني الرجل الروجان او خوي لبردرقا وخريجي يعني بلين ايشوكاري روجاني بو تو دسم قرتوا تو ورا كاكا ورا ناو كاي هنريو لا ميوزيكو يسووا بعاسيشي قولا خاون كنال هيا بروابكا مونتار بو جهاز بريفاري بو من هلقرتو بو كليب يس خاون مديري كنال بيجر هيا بيجر هي ليه بقول بيجر هي حكما اللي عذبك هذا لو دي هم هذا هم يا الله بالضبط خلص كم ازاي شو انا من هيش منوتو من اليم اس باشا خو او هنرمندانه بينا خوشان بدمي خويا الله كاروان احمد ايام الروجل الروجان كاروان احمد ما مصامم سك لجيجي من بوتا تشيد اكر من لهم هنرمند هي هنرمند نبوو کردو أنا بهنرمند سالم وره بوم كناله دیداره که لگب کن پیام هر رازینا بکا کارون. يعني يكمل والله مي والله بقى تصويري تاني بيوت من توم بوس يا تصويري تاني بخواي جورا هيك يعني ربطي بهنر ونبوه العالم يكتروا هاتوها دستي ما نجي كدو أنا بهنرمند دسا ناتو كناله كاتو بهر حال مرز ما بوم كسر جاي ضلي كاس عزنا كينما تنها خو أوقات ما خوشي همول هيك خوشي هنرمندانا كاك أريجوناي تتنا وده بله كاكاروان هر گۆرانی موسیقا سارژ هەموو برینەکە يعني ئێمە ئەمانەیە بە ئاشتی و تەبایی و خۆشەویستی بڵاوکەینەوە ڕێکەوت شێخانیەڵە کاکاروان یەکێکە لەو کەسانی خزمەتی هونەری کوردی کردەوە بێ بەرامبەر من ژەزانم قوربان سواسانە فەرموو بچی غمم شرکی ساقی تازه آزارم بچی غمم شرکی ساقی تازه آزارم هم شولای تو هم شولای تو من ما درد دارو گرفتارم
لەو ڕۆژەوە ڕۆیشتووە تۆراوە دڵی من لەو ڕۆژەوە ڕۆیشتووە تۆراوە دڵی من شاخێکەوە گیرساوە دڵی من بەچ شاخێکەوە گیرساوە دڵی من ساقی بۆم تێکا جامێ لەو شارەوە ساقی بۆم تێکا جامێ لەو شارەوە بیخۆ بەسڵامەتی ئەو چاوەکەڵە بیخۆ بەسڵامەتی ئەو چاوەکەڵە نایاز دەریجان نەکەی نەکەی شوشەی دڵەکەم شکاوە بێت و سامدار و بێحاڵێ بێت و سامدار و عەوداڵێ منێ و شۆ ئاخ ساقی بۆم تێکا شارابی کۆنەونێ ساقی بۆم تێکا شارابی کۆنەونێ بەشکم بەمەستی گوڵی دڵەکەم لێ بشکێ بەشکم بەمەستی گوڵی دڵەکەم لێ نایاز دەریجان نەکەی نەکەی شوشەی دڵەکەم شکاوە بێت و سامدار و عەوداڵێ منێ و شۆ بێت و سامدار و عەوداڵێ منێ و شۆ چارەی خەمی من مەینی ئەمەی خانە بڵێچی چارەی خەمی من مەینی ئەمەی خانە بڵێچی بەو داردەوە مەیناگیرێ پەیمانە بڵێچی بەو داردەوە مەیناگیرێ پەیمانە بڵێچی ساقی خەمی من بەرزوازەیە بەرزوازەیە سەرخۆشیم بەمای سەرخۆشیم بەمای بێئەندازێ گەرچی
خۆم پیر و کۆنم دڵم تازەیە بێگانە بڵێسی چارەی خەمی من مەینی ئەمەی خانە بڵێسی چارەی خەمی من مەینی ئەمەی خانە بڵێسی بەوداردەوە مەیناو گیرێ پەیمانە بڵێسی دەستان خۆش بە کاگاریجان دەم خۆشکا کاروان دەم خۆش بێ بەڕاستی من تێبینیم وەک ئەنی ئەوە لە نزیکەوە لەگەڵ تۆ دانەنیشتم یعنی زۆر ئاگاداریش دم کە بۆ شێوە شارەزای مەقاماتیشی بەڕاستی ئەوە شتێکی زۆر زۆر باشە ناڕاستیە ئەو ڕۆژەی تر باسمان کرد چۆن دەوڵەتەکانی چواردەوە نێڵن کورد بێەوە دەوڵەت کۆمەڵێکش ئەوە بەخوا پیلانیان نەبوو نێڵن تۆ دەکەیت هەر بەجددی من نەمزانانی ئاری بەخوا عازبکی بۆ دەبڕاستی مامۆسای هونەر و موزیکیشن زیادە بیست ئاوازی مناڵانم بێ وڵی بەڕاستی ئەم زانیاریانە هەمووی گرنگە هونەرمەندێک خۆی موزیسیان بێت بۆ خۆی ئاوازی بۆ مناڵان دانابێ مامۆستای هونەر بێت و لەگەڵ تا مەقاماتیش زۆر سارەزایە بەس وەڵی من شخصی خۆمیان منوەکو خۆم کەم تەرخەم نەبووم چکە ڕۆژە ڕۆژان ئەو گلێنێک ئێساەتی بەرامبەری منیشەی بۆ من چەند جار دەستی ئاشاویم بۆ دوشکەوتمە مامۆستاکەەوە دڵنیا بە جارێک تریژ وەکو برادێکمان هەبوو بە سەعبە دەوی یەک ژمبراکێ بوو یەک تاکچایە بۆ هەموو دنیا بە یەک چاوسێنەکە بەس خوا شایدە من بەڕاستی لە دڵمەوەڵێم من قەت ئەوم نامامۆستاییان بەرامبەری هیچ پەنجەی تۆ دیارە من بۆەوەی هێنەرمەندی گەورە عتا چاوشین پێم وتی تۆ وتەی وەکو چی ئەڵەی وەکو معنەوی چی ئەڵەی بەسەر چاو هاوکاری هاتی شە پێشەوە زۆر سپاس دەکەم بەس لە ڕووی مادی وتی وەڵی منیش خۆڵاکەوایە بەڵام کەس هەیە زۆر هونەرمەند هاوڕێی نزیکی هونەرمەند ئەتا چاوشینە کلیپێکم کردووە زیاد لە 50,000 کەس لەم کوردستانەیە بینیوێتی سێ کەناڵدا بەزیوە ئەڵێ وەڵام من ئەو کلیپەم نەبینیوە بۆ هاوڕێی خۆمت کردو ئاتا چاوشین چۆن نەبینیوە ینی ئەمە بەڕاستی مشکلەکە ئەوەیە ئێمە کەسانێکە بووە مقابلە کراوم وتوانە کوێدی کاکە مقابلەی ئەو کەسەمەکە تۆزێک ڕەخنە ئەگرێ ینی ئەمەیە کێشە بیرت ما بێ وتمان ئەم کەناڵی ئێمە بەس لە سیاسە دەزیک نبینەوە ئەزانین بە لەبەر کەناڵەکانی تر ئەمەنیان باسی سیاسەتەوە خەڵک بێزار بوو وتمان بەس ڕەخنەی سیاست مەگرە لەبەروی بەڕاستی نە ئەو دەسەڵاتە بێمە چاکەکرێ نە ئەتوانین باسی گەندەڵیەکە دانیشین هەفتە شەوهەوڕ ئێمە بەڵێنمان بە خەڵک یاوتمان لێرە ئەو بەجێن بۆ کەناڵانی تر چکە خەڵک بێزار بۆ لەو وشانە لەو دەسە ئێمە بەتوان تەنها گۆرانی تەنها مۆسیقاجینا باوەڕ یعنی ڕخنە لە خۆمانەوە دەست پێ بکەیت لە من لە کاگاری لە سافی گەڕێن بەسەر بەدڵ وەرێگرین کێ هەیە بەقەت تۆ دڵسۆستر و نیشتیمان پەروەردتر و کوردایەتی کێ هەیە بەقە من سرودمەیە بۆ پێشمەرگە زمانی داعش سرودمەیە بۆ پێشمەرگە هونەرمەندانێک گوتوانە کاکە تۆ چیەکەی کاکەی وەختی ئەوەیە سرود و ئەمانە من خۆم ئەگەر بێتە سەرەوەی کە بڵێن وڵات تۆ ڕخناگری من خۆم بە دڵسۆسترین کەسیە ئەم وڵاتەوە ئەم خاکەوە ئەم گەلازان وڵی کاکە دنیا بە ڕخنەوە جوانە بێ من مامۆستایەکەم هەبووە ناوی کاکە حەمەی ڕەجەبە هەموو جارە پێوتم ڕەخنا وەکو وایە تۆ لە خواردنگەیەکی دەرو لە مەتەمێک توی نان خواردووە خۆت نایبینی لە دەم چێ برنج بەسمێتەوە یەکێکی تر پێ دەڵێ مامەساوە لێ بکەرەوە تۆ نایبینی ئەوەی بینێت تۆ ڕەخنا تۆ ئەیبینی ئەمە نایبینین سواز دەکەم ئەگەر ڕەخنت لە گەڕیان هەیە لە ستافەکەمان لە هونەرمەندانی کۆمەڵی هونەری ملی پێم بێلایەنن بۆیە ئێستا منتان بەسەر کردوێتەوە دڵنیا بە بێلایەنی دڵنیا بە کەناڵی گەڕێ دڵسۆزانە ئیشەکەن بێلایەنن
و بە دڵپاکی و بەڕاستی هاتوونەتە پێشەوە بۆ خزمەتی هونەرمەندان و هونەری کوردی ئەجینا بڕوا بکە هەر شتێکە بووە لەوان با بە کاروان نه لە فڵان شوێنەوە تەلەفۆنەکە با مقابلە نەکرد. من لە هەر شوێنێ بووم ئەگەر بێلایەنیش بوو بنەوە شوێنە هەموو کات سەر بەخۆ بووم قەت بە قسە هیچ کەسێکم نەکرەوە دڵنیا بە لەوەیان کا کارۆستا ماڵە دەستان خۆش بێ بە خراتی میوانەکەتان نەکەم سوپاسێکم ڕێکا و شێخانی سمبۆلی جوانی بۆ نردووی گوڵی بۆ نردووی کاگاشم حەسەنی هاوڕێی هەمیشەیی هەموو بەرنامەکانمان دنیای ڕێز و خۆشەویستیمان هەیە بۆی کاڵە دەستان خۆش بێ زۆر زۆر سپاسی. بە پلەیباکە ئاخر بەرهەم بەسەر چاو ئێمە کاکاروانجیان کۆتایی بەرنامە نزیک بووینێتەوە لەبەرەی خۆ دەزانین لە کۆتایی هەو نزیک بووینێتەوە دیسانەوە بەرنامەکەمان تووشی خەیرانێک خەیرانی کارەبا لە تەلارێکین بەقەدەر ئەم تەلارە زوخاوی کارەبا چۆتە هێنە لەبەرەوە ئێمە ئەم بەرهەمی کۆتایی کە پێشکەشێکی ئەتوانی چەند تراکێک بەدوایە کە گەشتێ بکەی بەناو گۆرانیە خۆشیگانی خۆتە من هیچم نەماوە پێشەوەی کۆتایی بێنم ئەمە چیت هەیە خۆت بۆ گەڕای میدیا من بەناوی خۆم وستاوی گەڕای میدیەوە سوپاس دەکەم کە ئامادەبووی لە بەرنامەیەکمانە یەکەم بەرنامەشمان نابێ بەرنامی ترمان هەیە و بۆ کار و چالاکیشمانە و لەمە نابەیەکەوە لە کۆمەڵی هونەری میدی ژێمە هەموو کاتێک بە کەسێکی دڵسۆز و خۆشەویستی هونەری کوردی خۆت بە ڕێزی خۆت بەڕاستی جێگە پەنجە و دیارە بە هونەری کوردیەوە سوازی ئاریژەکەم بەڕاستی هونەرمەندێکی دڵسۆزە. من هیچ ناڵم بەزەوە ناڵێم من ئەڵێم هونەری کوردی وەکو دەریایەک وایە قەراغەکەی کۆتایی پێ هاتووە هونەری کوردی ئێستا لە قەراغە لە قەراغی دەریاکایە ئەو قەراغی دەریایە هونەرمەندانی ناسر و نەجمەدین و مەزهەر و ئەمانن ئیتر دوای ئەوە هونەری کوردی کۆتایی پێ هاتووە هیوادارم چۆن ئەڵێ ڕێز و حورمەت و گەورەی ئەو هونەرمەندانە بەسەر بکرێتەوە ئەو هونەرمەندانی کە ئێسش ئەڵێن کاری هونەریەکەن هیوادارم ڕێچکەی ئەوان بەرنێ ڕێچکەی ئەوان بەرنێ ئەجینا هونەری کوردی وەکو دەریایەک وایە و لەم قەراغەیە کۆتایی پێهاتووە زۆر سپاس بۆ تۆ عەزیز سپاسی ستافی مادونەناسی گەڕای میدیا کەم لە پشتی کامێرە و لە کۆنتڕۆڵ ئەو هەر هەمویان سپاس بۆ ئێوە تا ئێستا بینەر و بیسەرمان بوون لەگەڵ دیارە جوانەکانی هونەرمەندی خۆشەویست مامۆستا کاروان ئەحمەد کە گەشتێک کا بەناو گۆرانیەکانە کۆتایی بە بەرنامەی ئەمڕۆی هونەرستانێنم هەتا بەرنامێکتر و دیدارێکتر هەموو کاتێک لە خۆشی و شادیا بن. ئەم وڵاتە پڕ لە پیت و پڕ سامانە ئەم وڵاتە پڕ لە پیت و پڕ سامانە جێگەی پڕ بوو لە شەقڵی پیاوانە
دیسان پایزات و گەڵا ڕێزانە دیسان هات پایز و گەڵا ڕێزانە هەوری پەڵا وەستاوە و ڕووە و کوێستانە ئەیاوار ئەمن باش دەزانم ئەیاوار عاشق بوون جەفایە ئەمن باش دەزانم ئەیاوار عاشق بوون جەفایە بەزگریان و زاری شل و مل بۆ من قەت پێ نایە بەزگریان و زاری ئەیاوات بۆ من قەت پێ نایە ئاسیری بسکیەکێ برینداری برۆیەکێ ئاسیری بسکیەکێ برینداری برۆیەکێ هەیدەت هەی بێدات جەرگم بڕاوە دەرچوونم نییە هەرگیز لەم داوە دڵێک و دوو دڵدار ئەیاوات گەلێ ناڕەوایە تیرێک و دوو نیشان شل و مل بۆ من قەت پێ نایە دڵێک و دوو دڵدار ئەیاوات گەلێ ناڕەوایە تیرێک و دوو نیشان شل و مل بۆ من قەت پێ نایە ئەسیری بسکیەکێ برینداری برۆیەکێ ئاسیری بسکیەکێ برینداری برۆیەکێ هەیدەت هەی بێدات جەرگم بڕاوە دەرچوونم نییە هەرگیز لەم داوە هەیدەت هەی بێدات جەرگم بڕاوە دەرچوونم نییە هەرگیز لەم داوە شب سر هر کوچه دنبال تو میگردم هر روز که میگوید من عاشق و دلگردم امشب سر هر کوچه دنبال تو میگردم هر روز که میگوید من عاشق و دلگردم از راه گذران فرصت من جام مکان تو هر گذری گوید من جام مکان تو من طور تو میگردم من طور تو میگردم من طور تو میگردم من طور تو میگردم در مسجد و میخانه من نام تو را گویم در کعبه و بتخانه من نام تو را گویم در مسجد و میخانه من نام تو را گویم در کعبه و بتخانه من نام تو را گویم گر میشنوی صوتم آواز بگین جایم گر میشنوی صوتم آواز بگین جایم من طور تو میگردم من طور تو میگردم من طور تو میگردم من طور تو میگردم دور لجوان خواه گلی دورم دور لباخی جیان دور لگولی سورم دور لیار دور لجوان خواه گلی دورم
دوور لە باخی ژیان دوور لە گوڵی سوورم دوورم ڕۆژنیا بیری نەکەم هەردەم ناوی نێنم ڕۆژنیا بیری نەکەم هەردەم ناوی نەهێنم مۆمی تامەنیژینی ئەوەشتەم نەسووتێنم مۆمی تامەنیژینی ئەوەشتەم نەسووتێنم دوور لە یار دوور لە جوان خوایە گەلێ دوورم دوور لە باخی ژیان دوور لە گوڵی سوورم دوور لە یار دوور لە جوان خوایە گەلێ دوورم دوور لە